جەزمی باسکن ئەکتەرێکی سەرکەوتووی تورکیا لە کوردستان بە عوسمان ئاغا دەناسرێت و بۆ ڕۆڵەی لە زنجیرە درامای وێزگی تەکسیدا دەیبینێت. جێگەی خۆی ئەدڵی بەشێکی زۆری دانیشتوانی کوردستان گرتوتەوە. پۆرتاڵی نەتەوە چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵ عوسمان ئاغادا ساز کرد. لەو چاوپێکەوتنەدا پەیامنێری نەتەوە ئەو پرسیارانەی لە عوسمان ئاغا کرد کە لە دڵی هەموو کوردێکدایە. سەرەتا لە جەزمی باسکن دەپرسین کە ئایا چۆن هەستەکانی زەردەبڕێت بەرامبەر بە هەوادارانی لە باشووری کوردستان. Kürdistan'daki hayranlarınızdan ne söylemek istersiniz? Bu benim için çok büyük bir kıvanç tabii. Yani ئەوە شانازیشی گەورەیە بۆ من بەڕاستی. هەست بە خۆشی یەکەم کە ئەبیستم دراماکەمان سنووری تورکیای بڕیوە و گەشتە کوردستان و لەوێش بینەرمان هەیە. هەموو هەوڵی ئەمەش ئەوەیە کە هونەرەکەمان بگەینین بە خەڵک. بۆیە بەڕاستی من زۆر خۆشحاڵم و شانازیەکەم بۆی لە کوردستانیش دراماکەمان پەخشەکرێ. ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ خەڵکی کوردستان. لە ڕاستیە هونەر کاریگەری گەورەی لەسەر بەرەو پێشوونی وڵات هەیە. لەگەڵ فراوانبوونی هونەرە وڵاتیش فراوان و دەوڵەمەندترە بێ. عوسمان ئاغا لە کوردستان بە باشی دەناسرێت، بەڵام کەس جەسمی باسکن ناناسێت. باسکن لە زمانی خۆیەوە دەناسین. من لەدایک بووی ئەستەمبوڵم، خوێندنی هونەریم لە ئەستەمبوڵ و ئەنقەرە تەواو کردووە و لە زۆر فیلمی تایبەت بە کوردستانی تورکیایە بەشداریم کردووە. خوێندنەکەی من بە جۆرێ بووە کە بتوانم تا ڕادێکی باش بە هەموو زاراوەکانی تووشی قسە بکەم. بەو جۆرە خوێندومە، بۆیە زۆر بە باشی هەم بە زاراوەی تراکیایی، هەم بە زاراوەی باکووری ئەنادۆڵ، هەم باشووری ئەنادۆڵ، هەم ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ قسەکەم. ئەو جگە لەوەش من سەرقاڵی شانۆم. لە ئێستاە سەرقاڵی پرۆڤەکردنین بۆ شانۆیەکی نوێ. هەروەها درامای نوێمان لەبەردەسایە و لە ئایندەشە ئیشیان لەسەرەکەین. ئومێدمە وایە لە وڵاتانی دراوسەی تورکیاش پەخش بکرێن و بینەرەکانمان دڵخۆش بکەین. هەڵوێستی سیاسی جەزمی باسکن لەسەر کورد و خوێندنی بە زمانی کوردی جێگای سەرنجە. باسکن چی دەڵێت لەسەر مافەکانی کورد لە تورکیا؟ یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی هەر وڵاتێک زمانەکەیەتی. مافی هەموو کەسێکە بە زمانی ئەو وڵاتە قسە بکە کە تایە لەدایک بوو و تایە ئەژی. و بۆیە بێ هەموو کەسێک زارا و زمانی ئەو وڵاتە فێر بێ کە تایە ئەژی. فێربوونی ئەو زمانانەش لە ڕێی قوتابخانە و لە ڕێی خێزانەوە و لە ڕێی دەوروبەرەوە بێ. هەر ناوچەیەک زاراوەیەکی تایبەت بەخۆی هەیە و ئەبێ گەشە بکات و گەشی پێ بدرێ و بخوێنرێ. پێم وایە پێویست ناکە لەسەر ئەم مەسەلەیە دەمەقاڵەیە بکەین. باشە ئەی باسکن کاتەکانی چۆن بەسەر دەبات؟ وەڵا بەڕاستی من پشوشتی وام نییە. ئەوە ئێستا سەرقاڵی پرۆڤین بۆ شانۆیەک. ئەوەش کاتێکی زۆرمان لێە بە مۆسیقامان هەیە، سەما، گۆرانی زۆرمان دووەبین. لە نیوەڕۆین تا درەنگانێکی ئێوارە سەرقاڵی کارکردنین. شانۆیەکی نوێمان لەبەردەسایە و پرۆڤەی بۆکەین و بە دەر لەوەش ئەخوێنینەوە، چاودێری ڕووداوەکانەکەین، سەیری تەلەڤیزۆنەکەین، چاودێری سیاسە دەکەین، بەرنامە سیاسیەکان، گفتوگۆ سیاسیەکان و بیرروڕای خۆمان لەو بارەیەوە خەینە ڕوو. باسی باری وڵات و بارودۆخی وڵات و جیهان و سووریاکەین و بۆچینی خۆمان دەرەبڕین و هەوڵ ئەین ژیرانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەی بکەین. ئەگەر بانگی هێشت بکرێت جەزمی باسکن سەردانی کوردستان دەکات؟ بە دڵنیاییەوە بەو پێی کاریگەری ڕۆژهەڵاتمان لەسرە زۆر گرنگە و کللتوری وڵاتانی ڕۆژهەڵات بزانین. بێگومان شەرەفیشی گەورەشە بۆ من کە خەڵکی کوردستان بناسم و لە نزیکەوە شارەزای ژیان و گوزەرانیان بم. دوایین پەیامی عوسمان ئاغا سڵاوێک بوو بۆ کوردستان. سڵاو بۆ کوردستان. لەگەڵ سڵاوێکی تایبەت بۆ خوێنەرانی نەتەوە. سڵاو بۆ نەتەوە.